دەوڵەتی تورک 101 ساڵ لە هەوڵی قەڵاچۆکردنی کوردان. ڕێک 101 ساڵ لەمەوبەر و لە 29 تشرینی یەکەمی ساڵی 1923 کۆماری تورکیا لەسەر ئەو زەویانەی کە ئیمپراتۆریەتی عوسمانی داگیری کردبوون ڕاگەێنرا بە مەبەستی پاراستنی مانەوەی دەوڵەت لەژێر گوتاری دوژمنی تورک دوژمنی دەرەکی بۆ تورک تێپەڕی. سەدەیەکیش لە کۆماری تورکیا وەک سەدەی جینۆساید و سەڕینەوەی گەلی کورد پێناسە کرا. سیاسەتێکی دروست بۆ سەدەی نوێ بەبێ ئاوردانەوە لە سیاسەتەکانی جینۆسایدی کورد لە مێژووی کۆمار کە بە سەدەی جینۆساید بۆ کورد پێناسە دەکرێت دیاری ناکرێت. پێشەوەی بچینە سەر سەدەی جینۆسایدی کورد ئاوردانەوە لە ڕۆڵی کوردانی پێش کۆماری تورکیا لە سیاسەتی ئومەتی ئیسلامی و کە دوو پای بنەڕەتی فریودانی گەلی کوردن دەبێتە پێشینە بۆ تێگەیشتن لە سیاسەتی سەدەی دووەمی کۆماری تورکیا. هاوپەیمانی کوردی لەسەر ڕێگەی ڕزگاری و دامەزراندنی کۆماردا. دەستوری ساڵی 1921 دەستورێکە بەشێکی دیموکراسیە و تەنها خەڵکی تورکیا دەگرێتەوە. لە دەستوردا هیچ نەتەوەیەک باز نەکراوە، هەروەها پێگەی ئۆتۆنۆمی بۆ هیچ نەتەوەیەک پێشبینی نەکراوە. بەڵام دەستور سیستەمێک دەخاتە ڕوو کە دەتوانرێت بە دیموکراسی هەژمار بکرێت کە تێیدا هەموو نەتەوەکان ئیدارەیەکی سربەخۆیان دەبێت. زیاتر لە نیوەی دەستور 14 لە کۆی 23 مادا بۆ پرسی ئیدارە سربەخۆکان تەرخان کراوە. پابندبوون بە ئۆتۆنۆمی لە دەستوردا کاریگەرترین سیاسەتە کە بۆ بەدەستهێنانی کورد پەرەی پێدراوە. دامەزراندنی کۆماری تورکیا. ڕاگەاندنی کۆمار لە ڕووی یاساییەوە دیاریکردنی شێوەی حکوومەتی دەوڵەتی تورکایە وەک کۆمار لەگەڵ قبوڵکردنی پێشنیاری هەموارکردنەوەی دەستور کە لەلایەن مستەفا کەمال ئەتاتورک لە دانیشتنی ئەنجومەنی نیشتمانی خولی دووەمدا کە لە 29 تشرینی یەکەمی 1923 بەڕێوەچوو ئامادە کرابوو. دەستوری ساڵی 1924 جگە لە تورک و مەسەبی سونە هیچ ناسنامە و ئاینێک و نەتەوەی قبول نەدەکرد. بۆیە پێش ئەوەی دەستور بچێتە بواری جێبەجێکردنەوە پێویست بوو مەترسیەکانی شوناسەنەتەوەی و ئاینەکانی دیکە بە تایبەت کورد کە دەتوانن دژایەتی سیستەمی دەوڵەتی نەتەوەیی بکەن نەهێڵدرێت. یەکەم هەنگاو کە دەیتوانی ڕێگری لەم کارە بکات کۆنفرانسی لۆزان بوو. پەیمانی لۆزان پشتڕاستکردنەوەی نێودەوڵەتی جینۆسایدی کوردە. لە 14 تەمموزی 1924 کۆنفرانسێکی نێودەوڵەتی لە شاری لۆزان لە سوئیسرا بە بەشداری ئینگلتەرا و فەڕەنسا و یۆنان و ژاپۆن و ئیتالیا و شانشینی سربیا، کرواتیا و سلۆڤین و تورکیا بەڕێوەچوو. هەرچەندە لە کۆنفرانسەکەدا نوێنەری کورد نەبوو، بەڵام بڕیار لە سەر چارەنووسی کورد و خەڵکی کوردستان درا. هەموو ئەم بڕیارانە وەک ئەوەی کورد بوونی نەبێت جێبەجێکران. لە ڕاستیدا کوردستان کە پێشتر با ڕێکەوتنی قەسری شیرین بەسەر دوو وڵاتدا دابەش کرابوو، بە پەیمانی لۆزان بەسەر 4 وڵاتدا دابەش کرا. کۆمەڵکوژیەکان لە 101 ساڵی کۆماردا. لا دامەزراندنی کۆمارەوە تا دەگات بە ئەمڕۆ دەوڵەتی داگیرکەر و ئەقڵیەتی فاشست دەستی نەپاراستووە لە جینۆساید و کۆمەڵکوژکردنی گەلی کورد و غەیرە تورک. لەو نێوەندەشدا کۆمەڵکوژی دەرسیم، زیران و مەڕاش و سەدان کۆمەڵکوژی تر دەتوانین وەک نمونەی ئەقڵیەتی فاشست و قڕکەر لەسەر گەلی کورد وەربگرین. دەستوری 1982 بۆ تەواوکردنی جینۆسایدی کورد. دوای کودەتا سەربازیەکەی ساڵی 1980 بە سەرۆکایەتی کەنعانەفرن دەتوانین بڵین دەستوری ساڵی 1982 تا ڕادەیەکی زۆر گەڕانەوەیە بۆ دەستوری ساڵی 1924 دەستورێکە بە تەواوی لە سەربنەمای مۆنیزم دامەزراوە، بە دەستوری کودەتا ناسراوە. لە بەرگە سەرەتاییەکانی دەستوری ساڵی 1982دا باز لە نیشتمان و نەتەوەی تورکیا دەکرێت. یەک پارچەیی دابەش نەکراوی دەوڵەتی تورک ڕوون دەکرێتەوە و باز لەوە دەکرێت کە باڵادەستی ڕەهای ئیرادەی نەتەوە و سەروەری بێمەرج سەر بە نەتەوەی تورکیایە. دواهەنگاو بۆ تەواوکردنی جینۆسایدی کورد یاسای دژە تیرۆرە. یاسای دژە تیرۆر کە لە ساڵی 1991 دەرچوو فۆرمێکی کۆنکرێتی یاسای تاوانکاری دوژمنکارانەیە کە بەسەر کورددا جێبەجێ دەکرێت. بەم یاسایە هەر کوردێک کە کەوتۆتە بەر ڕێو شوێنی تاوانکاری دەتوانرێت وەک ئەندامێکی ڕێکخراوێک سزا بدرێت، تەنانەت ئەگەر تاوانێکیش ئەنجام نەدات یان ئەندامی ڕێکخراوەکە نەبێت. فەرمانی چاکسازی ڕۆژهەڵات، یاسای تەکری سکون، یاسای تونسلی، یاسای پەخش بە زمانەکانی تر جگە لە تورکی، یاسای دژە تیرۆر
یەکەمین ڕێساکانن کە دێنە مێشک و دەستیان بە پرۆسەی جۆرا و جۆری باری نائاسایی کرد. ساڵانی نەوەدەکان و چۆڵکردنی گوندەکان. لە ئەنجامی ئەو سیاسەتە جینۆسایدەی کە لە جیگەلی کورد دەستی پێکرد، سەدان هەزار کەس بە زۆر لە گوند و زەویەکانیان ئاوارە بوون و نزیکەی 20,000 کوشتنی چارەسەر نەکراو ڕوویاندا. ئەنجامدەرانی ئەمانە لای خەڵکی ئاشکرا بوو کە خودی دەوڵەت بووە. بەپێی داتاکانی سندیکای پارێزەرانی ئامەد لە ساڵانی نەوەدەکاندا 3,000 گوند چۆڵ کراون و نزیکەی 312,000 کەس ناچار بوون گوند و ماڵ و کێڵگەکانیان بەجێبێڵن. لە نێوان ساڵانی 1990 بۆ 2003 نزیکەی 17,000 کەس دەست بەسەر کران و جارێکی تر هیچ هەواڵێکیان نەویسترا. دووەمین ئەڵقەی هێزە نێودەوڵەتیەکان لە سیاسەتی ئینکاری و لەناوبردننی کورد دوای پەیمانی لۆزان پیلانگێڕی نێودەوڵەتی 15 شوباتە. هێزە نێودەوڵەتیەکان بە سەرۆکایەتی ئەمریکا دەیانویست بنەمای دەستوەردانەکە بە تەسفیەکردنی پەکەکە لە کەسایەتی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجالان دروست بکەن کە تاکە هێز بوو کە پێش دەستێوەردانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیتوانی لە دژی بوەستێتەوە. لەبەر ئەو بنەمایە ئەڵقەیەکی نوێی سیاسەتی جینۆسایدی کورد لەسەر ئاستی نێودەوڵەتی دەستی پێکرد. ڕێبەراپۆ لە نوێی تشرینی یەکەمی 1998 بە پیلانێکی نێودەوڵەتی لە سووریا دوورخرایەوە و لە 15 شوباتی 1999 لە نایروبی پایتەختی کینیا ڕادەستی دەوڵەتی فاشستی تورکیا کرا و ماوەی 25 ساڵە لە سیستەمی ئەشکەنجە و گۆشەگیری ڕەهای ئیمراڵی ڕاگیراوە و لەژێر گۆشەگیرێکی توندایە. دەسەڵاتی ئەردۆغان و هاوپەیمانی ئاکەپە مەهپە. لەسەر بنەمای نکوڵی و لەناوبردن لە ساڵی 2001دا لە ژێرناوی برایەتی ئاینی لەگەڵ ڕژێمی ئەردۆغان سیاسەتی کوردی بۆ دەسەڵاتە سیاسیەکان گۆڕا بۆ سیاسەتێکی نوێی تەسفیەکردن. ئەردۆغان سەرەتا بە دانان بە بوونی خۆی بۆ ئەوەی ببێت بە دامەزراوەی پشتیوانی وەرگرت. پاشان سیاسەتێکی لەسەر بنەمای ئینکاری و لەناوبردن پەیڕەو کرد. ڕژێمی ئەردۆغان بەو هاوپەیمانی کە لە ساڵی 2015 لەگەڵ مەهپە دایمەزراند بوو گەڕایەوە ناو جەوهەری دەستوری 1924 لەسەر بنەمای سیاسەتی مۆنیزمی خۆی زۆرترین ئەندام پارلەمان و هاوسەرۆکەکانی شارەوانیەکان کە نوێنەری گەلی کورد بوون دەستگیر دەکات و دەیان خاتە زیندان و سیاسەتی دانانی قەیومی خۆسەپێنی پەیڕەو کرد. لە ماوەی 23 ساڵی دەسەڵاتی سیاسی ڕژێمی فاشستی ئەردۆغان سیاسەتەکانی کوشتن و ئەشکەنجەدان و برسیکردن و تەسلیمکردن لە جی گەلی کورد بێپشڕان بەردەوام بوو. لە کاتێکدا کۆمەڵکوژیەکانی ئەنقەرە، سروج، ئەنتاب و ئامەد لەلایەن داعشەوە ئەنجام درا، کۆمەڵکوژی ڕۆبۆسکی لەلایەن خودی سوپای دەوڵەتەوە ئەنجام درا و سیاسەتی تواننەوە و جینۆسایدی گەلی کورد بە فەرمی کرا. ئەقڵیەتی فراوانخوازی و خۆسەپێنی کۆمار لە دەرەوەی سنوورەکان. حکوومەتی فاشستی ئاکەپە مەهپە نەک تەنها لە ناوخۆ بەڵکو لە دەرەوەی وڵاتیش بەردەوام بوو لە جێبەجێکردنی سیاسەتی جینۆسایدی کورد. دەتوانین بڵین لە هەرکوێ دەستکەوتی کورد هەبوایە دەیکردە ئامانجوو. لەو چوارچێوێشدا لە باشوور و ڕۆژاوای کوردستان سەدان کۆمەڵکوژی ئەنجام درا و بە هەزاران کورد کۆمەڵکوژ کران. کۆمەڵکوژیەکانی کەندەکۆڵ، کورتەک، زارگەلی، شیلاتزێ، پەرەخ، شەنگال و مەخمور و چەندانی تر نمونەی هەرە بەرچاوی کۆمەڵکوژیەکانی باشوورن. هاوکات لە ڕۆژاوای کوردستانیش داگیرکردنی عەفرین و گرێسپی و سەرەکانی بە ئامانجگرتنی شوێنە خزمەتگوزاریەکان و سەرچاوەکانی ژیانی هاوڵاتیان و تاڵانکاری و وێرانکاری و گۆڕینی دیمۆگرافیای ناوچەکە و بەکارهێنانی چەکی کیمیایی و قەدەغەکرا و لەسەر گەلی کورد لە باشوور و ڕۆژاوای کوردستان بە پاساوی پاراستنی سنوور و ڕوبەڕووبوونەوەی تیرۆر کە مەبەستی کوردی ئازادی خواز و ڕادەست نەبووە بەو سیاسەتە قێزەونە. هەموو ئەمانە دەرخەری ئەو ڕاستیەن کە دامەزراندنی کۆماری تورکیا و دەستور و یاساکانی لە سەر بنەمای سیاسەتی نکوڵیکردن و سەڕینەوە و جینۆسایدی گەلی کورد دامەزراوە. لەو نێوەندەشدا هێڵی خیانەتی ناوخۆیی بە درێژایی 101 ساڵ ڕۆڵی خۆیان گێڕا و هاوکاری جێبەجێکردنی سیاسەتی تواننەوە و قڕکردنی گەلی کورد بوون.